بۆ هەموو دەسەڵاتدارەکان بۆ هەموو بەرپرسەکان کە هیچ کەسێکتان هیچ تاشێکتان بەبێ پاسەوان ناتوانن ئیسراحەت بکەن بەبێ پاسەوان ناتوانن بە ئیسراحەت بخەون. ئێمە لێرە هاتوینەوە چەند جارێکە داوای مافی خۆمانەکەین ئەڵێن موچەکانمان ئاوا و ئاوایە لە 165 بۆ هەفتامان لێ بڕاوە وەکو بەشەکانی تری ناوخۆ ڕێکمان بخەنەوە وەکو ئەوانمان لێ بکەن. چەند جارێکە داوایەکەن لەگەڵ مامۆستایانە لەگەڵ پزیشکانە بەشدار بووین لە خۆپیشاندانەکانە چەند جار داوامان کرد هەر بەسەر چاو هەر بۆتان چاکەین. کێشەی ئێمە لەوەیە کێشەی ئێمە لەوەیە کە پاسەوان بەشی پاسەوانیەکان لەگەڵ بەشی پاسەوانی سلێمانیا تێکەڵ کراوە. ئێمە سەر بە وەزارەتی ناوخۆین بەشی پاسەوانیەکان ئەوان حیزبین سەر بە لیوایەکی ترن بەڵام ئێمە بەڕێوەبەراتیژین سەر بە بەشی پۆلیسی سلێمانین سەر بە پۆلیسی سلێمانی وەزارەتی ناوخۆ لەبەرەوە ئێمە تێکەڵ بەوان کراوین وەکو ئەوان واجباتمانەیە هەموو شتێکمان وەکو ئەمانە ئەوان تقریبان 12 بۆ 13,000 بەشی پاسەوانیەکان بڵێم ئەوان 12 بۆ 13,000 کەسن بەڵام ئێمە بە هەمومان ناگەینە 2000 بە هەموو هەرێمی کوردستانە. هەوڵەدەین خەباتەکەین حتاک و موچەکانی ئێوەش هاوتاکەین بەڵام ئێوە ئەزانن ممکن هەیە و مەطلوب هەیە مەطلوبەوەی ئێمە موچەکانی ئێوە فولکەین بەڵام ئایا ممکن چیمان پێ بکرێ باشترین ممکن و باشترین موچە کە حکومت بتوانێت بە ئێوەی دابین کە ئێمە داکۆکیتان لێکەین خۆتان بەبێ پشتوپەنا مەزانن ئێوە حیزبەکانتان پشتوپەناتانن هەوڵی تەواو ئەدەین بە شێوەی یاسایی و دوای ئەوە کە وەڵاممان وەرگرت وەڵامەکانمان بەدڵ بوو ئەوە کاری خۆمانەکەین بە شێوەیەکی ڕێکوپێک ئەگەر وەڵامەکانمان بەدڵ نەبوو بۆ مەرحەلەی دوای ئەوەش قسەمانە بێت